سڵاو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی یەکی مانگی بەفرانبەر سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان یادکردنەوەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شارەکانی کوردستان و ئێران درێژکردنەوەی ماوەی بەندکرانی عادڵ پیرۆزی لەلایەن ئیتلاعاتی مەریوان ناڕوونی چارەنووسی وریشە مرادی لە بەندی 209 زیندانی ئەوین دۆخی خراپی تەندروستی ئەلهام مدەڕسی لە تورکیا درێژەی درۆشنووسینەکانی دژە حکوومەت لە شارەکانی ئێران پشتڕاستکردنەوەی سزای زیندانی دوو چالاکی سیاسی لە تاران و کوژران و برینداربوونی 45 کەس لە هێرشێکی چەکداری لە چێک. درێژەی هەواڵەکان یادکردنەوەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەزی 1402 بنەماڵەی دادخوازان لە شارەکانی کوردستان و ئێران هاوکات لەگەڵ شەوی یەڵدا لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و ڕایانگەیاند لە کۆتاییدا هەڕۆشنایی بەسەر تاریکی شەودا سەرەکەوێت. بە پێ وێنە ویددیۆنەی بەدەستمان گەیشتووە بنەماڵەی شاهۆ بەهمەنی، سارینا ساعدی، پەیمان منبەری، مەتین نەسری، ئیسا بیگلەری و یەحیا ڕەحیمی لە شاری سنە لەسەر گڵکۆی ڕۆڵەکانیان کۆبوونەتەوە و بەڵێنیان داوە درێژەدەری ڕێگای پڕشانازیان بن. لە لایەکی دیکەوە دایکی ژینامینی لە شاری ساقەز سفرەیەکی ڕەنگینی بۆ ڕێزگرتن لە یادی کچەکەی ڕاخست و بنەماڵە یارمیتا گەراوەند مازارەکەیان گوڵباران کرد. لە شارەکانی دیکە ئێرانیش بنەماڵەی ئەبولفەز ئادینەزادا، موحسین کوچەکسەرای، عەباس مەنسووری و ئومێد موعەیەدی لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لە گەڵاوەتەکانیان نوێ کردەوە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی عادڵ پیرۆزی لەلایەن ئیتلاعاتی مەریوانەوە بە پێی زانیاریەکان بڕیاری ماوەی بەندکرانی عادڵ پیرۆزی هاوڵاتی تەمەن 28 ساڵی خەڵکی گوندی سەردۆشی سەر بە شاری مەریوان بۆ ماوەی یەک مانگی دیکە درێژکراوەتەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ سەرەڕای درێژکردنەوەی ماوەی بەندکرانی عادڵ پیرۆزی ئەو بەندکراوە سیاسیان لە گرتوخانەی ئیتلاعاتی مەریوانەوە بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە شاری سنە گواستۆتەوە. بەوتەی هاوڵاتیانی مەریوانی عادڵ بنەماڵەیەکی هەژاری هەیە، باوکی خاوەن پێداویستی تایبەتە و دایکیشی توانایی جوڵانەوەی پێشووی خۆی لە دەستداوە و چیتر بەرگەی ناڕوونی چارەنووسی ڕۆڵەکەیان ناگرن. جێگای ئاماژەیە کە عادڵ پیرۆزی ڕۆژی 29 خەزەڵوەری 1402 هەتاوی پاشبانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی مەریوان دەست بەسەر کرابوو. ناوبراو ساڵی 2018 بۆ جارێکی دیکە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم دەست بەسەر بوو. سزای 2 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. سەپاندنی سزای ماڵی بەسەر دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە لە شنۆ. بەپێی راپۆرتەکان دوو بەندکراوی شۆڕشی ژینە لە شاری شنۆ بە ناوەکانی شاهۆ بەرهەم و ئێحسان محەممەدی لەلایەن لەقیەکی دادگای گشتی و ئینقلابی تایبەت بە مێرمنداڵانی ئازەربایجانی غەربی بە پەردەختی جەزای ماڵی مەحکوم کراون. بەپێی حکمی دادگا ئەو دوو بەندکراوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە ناڕازایەتیەکان هەریەکەو بە 2,500,000 تمەن جەزای ماڵی مەحکوم کراون. شانی باسا کە دادگا بە لە بەرچاوگرتنی بەڵگەی پزیشکی بۆ هەبوونی کێشەی دەرونی و نەبوونی فیلمی ئاگردانی ئەمواڵی دەوڵەتی ئەو دوولاوی لە تۆمەتی محارەبە بێتاوان ناساندووە. شاهۆ بەرهەم ڕۆژی 14 ڕازبەر و ئێحسان محەممەدی 21 ڕازبەری 1401 هەتاوی لەلایەن نێزامنیەکانەوە دەست بەسەر و لە بەڕواری 14 خەزەڵوەری 1402 پاش یەک ساڵ زیندان بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی لە زیندان ئازاد کران. ناڕوونی چارەنووسی وریشە مرادی لە بەندی 209 زیندانی ئەوین وریشە مرادی ناسراو بە جوانە سنە چالاکی بواری مافیژنان ڕۆژی سێشەممە دەیگەلاوێژی ئەمساڵ لە دەوروبەری سنە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئەوین گوازرایەوە. وریشە مرادی لە ماوەی بەندکرانیدا لە دەسڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و تەنیا یەک جار لەگەڵ بنەماڵەکەی دیدارێکی کورتی بووە. ناوبراو پاش بەندکران بۆ ماوەی 2 هەفتە لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە
بە مەبەستی دامپێدانانی زۆرم لێ ئەشکەنجەدرا. کۆتاییەکانی مانگی گەلاوێژ ئەو بەندکراوە سیاسیە بۆ بەندی 209 زیندانی سنا ڕاگوێزرا و چارەنووسی بە ناڕوونی ماوەتە. دۆخی خراپی تەندروستی ئیلهام مودەڕسی لە تورکیا. ئیلهام مودەڕسی هونەرمەند، نیگارکێش، بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی سنە و دانیشتووی تورکیا کە نەخۆشی جگەری هەیە لە ڕۆژانی ڕابردوودا بۆ جارێکی دیکە بەهۆی خوێنبەربوونی دەرونی جەستەی لە نەخۆشخانەیەکی تورکیا بەستەری کراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ئیلهام توانای قسەکردنی لە دەستا و لە ماوەی یەک مانگی ڕابردوودا نەیتوانیوە خۆراک بخوات. خراپی دۆخی تەندروستی ناوبراو بۆتە هۆی نیگەرانی بنەماڵە و دۆستانی و داوای یارمەتی لە ناوەندەکانی مافی مرۆڤ دەکەن کە بچن بەهانایەوە. جێگەی ئاماژەیە کە بەیانی ڕۆژی چوارشەممە 11 خەزەڵوەری 1401 ئیلهام مودەڕسی هونەرمەندی خەڵکی سنە و دانیشتووی کەرەج لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە ماڵەکەیدا دەست بەسەر و ڕۆژی 2 ڕێبەندانی 1401 بە دانانی وەسیقە لە زیندانی کەچووی ئازاد کرا. درێژەی دروشمنووسینەکانی دژە حکوومەت لە شارەکانی ئێران. شەوی پێنجشەممە 30 سەرماوەزی 1401 و هاوکات لەگەڵ شەوی یەڵدا ئازادی خوازان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دیوارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند و یادیگیان بەختکردوانی شۆڕشی ژینان بەرز دەخات. بە پێی و وێنە ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. ژنان و کچان بە تووردانی حیجابی ئیجباری هاوڕێ لەگەڵ کوڕانی بەرابەری تەڵەب لە زۆربەی شارەکاندا هاوکات لەگەڵ شەوی یەڵدا بە نێریان بە یادیگیان بەختکردوانی شۆڕشی ژینا هەڵواسیوە و دیواری شارەکانیان بە دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، مەرگ بۆ خامنەی، ژن ژیان ئازادی، ئێران گۆڕستانی فاشیستەکان و شۆڕش درێژەی هەیە نەخشاندووە. دەست بە سەرکردنی سێ شارۆمەندی بەلوچ لە زاهیدان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ شارۆمەندی بەلوچ لە ناوچەی سفیدەکی زاهیدان لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. ناسناوی ئەو سێ شارۆمەندە بەلوچە بریتیە لە سەعید شەهبەخش تەمەن 24 ساڵ، مهدی شەهبەخش تەمەن 22 ساڵ و مهڕوڵڵا شەهبەخش تەمەن 23 ساڵ. شانی باسە کە ئەو سێ هاوڵاتیە لە هێرشی هێزەمنیەکان بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەرکراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. پشتڕاستکردنەوەی سزای زیندانی دوو چالاکی سیاسی لە تاران. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، حکمی زیندانی قوربان بێهزادیان نژاد و عەبدوڵڵا موئمنی لە چالاکانی سیاسی تاران لەلایەن لەقی 26 دادگای پێداچوونەوەی ئەو شارە پشتڕاستکراوەتەوە. بەوتەی حەسەن ئەسەدی زەید ئابادی، پارێزەری دادگستەری، قوربان بێهزادیان نژاد و عەبدوڵڵا موئمنی هەر یەکە و بە تۆمەتی تەبلیغ دژی نزام لە ڕێگەی بەشداری لە کۆنفرانسی وتوێژ بۆ ئێرانێکی ئازاد بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراون. کۆنفرانسی وتوێژ بۆ ئێرانێکی ئازاد بە بەشداری 42 چالاکی سیاسی و مەدەنی لە نێوخۆ و دەرەوەی وڵات. هەروەها خوێندنەوەی پامی 8 بەندکراوی سیاسی لە ڕۆژانی 1 و 2 مانگی گوڵانی ئەمساڵ بەڕێوەچوو. خۆپیشاندانی خەڵکی بەلوچ لە پاکستان. ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەزی 1402 پاش هێرشی هێزەکانی پۆلیس بۆ سەر خۆپیشاندەرانی بەلوچ لە نزیک ئیسلاماباد و دەست بە سەرکردنی دکتۆر مهرەنگ بەلوچ ڕێبەری ئەو بزوتنەوەیە، زۆربەی شارەکانی ئەیالەتی بەلوچستانی پاکستان دژ بە دەوڵەت خۆپیشاندانیان کرد. ڕۆژی چوارشەممە خۆپیشاندەرانی بەلوچ بە خواستی ئازادی بەندکراوانی سیاسی کۆتایی هێنان بە سیستمی سەرکوتوو کوشتنی خەڵکی بەلوچ پاش چەند هەفتە خۆیان گەیاندە دەروازەی شاری ئیسلاماباد، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و دکتۆر مێهرەنگ بەلوچیان دەست بەسەر کرد. بەندکرانی ڕێبەری ئەو بزوتنەوەیان ناڕەزایەتی بەرینی خەڵکی بەلوچستانی لێکەوتەوە و ناڕەزیان لە شارەکانی کەراچی، کۆوەیتا، کۆهلوو، دەیرەغازی، کیج، خەزدار، خاران و چەند شاری دیکە دژ بە دەوڵەت ڕژانە سەرشەقام و خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی دکتۆر مێهرەنگ بوون.
دوا هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 45 کەس لە هێرشێکی چەکداری لە چێک. ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 30 مانگی سەرماوەست چەکدارێک هێرشی کردە سەر خوێندکارانی زانکۆی فەلسەفەی پراگ لە وڵاتی چەک و 15 کەسی کوشت و 30 کەسی دیکەشی بریندار کرد. بە وتەی پۆلیسی چێک ئەگەری تێرۆریستی بوونی هێرشەکە کەمە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بەڵام هێرشبەرەکەش لەلایەن پۆلیسەوە کوژراوە و باری تەندروستی ژمارەیەک لە بریندارەکان ناجێگیرە و لە نەخۆشخانە لەژێر چاودێری چڕی پزیشکیدا. شایانی باسە کە وردەکاریەکانی ئەو هێرشە هێشتا ئاشکرا نییە و بەرپرسانی دەوڵەتی چێک هێشتا لێدوانێکی ڕوونیانە لەسەر ئەو بابەتە نەبووە. بەڵە بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.